ئەوەی کە نایاڵە بتوانم لەم بار و زروفاکە ئێستا بەسەر مسلمانان هاتووە عەزیزانی من ئەبێ ئێمە زۆر وردەکارانە زۆر عاقڵانە تەماشای واقعی کوردستانی خۆمان بکەین و دووشتی تا ڕوونکەین. ئێستا کە ئەلمانیەتی کوردی شکست خواردوو لە دروستکردنی دەوڵەتی کوردی و داوێن پیس و سحرباز و خۆفرۆش و خائین و پیا و خراپەکان پاشەڵ پیسەکان لە فەشەلی ئەلمانیەتی خۆیان لە فەشەلی قەومیەتی خۆیانە دەستە پیس و چڵکنە گڵاوەکەیان بە ئیسلامە سڕن. دوای ئەوەی بە عەمالەت ئەو شکستیان بەسەر ئێمە هێنا لە زۆران بازیەکە وەکو چۆن لە حەلەبەی مسارەعەیە تۆ بەرامبەر مسارەعەکەی خۆ دۆستاوی لە پڕێکە کۆمەڵێکی تر بێن لەسەر ئەو بکەنەوە بە دار و بەرد و بە چەق و ئاسن لە تۆ بدەن تۆ خۆت بۆ ئەمە ئامادە نەکردو. وەختێک تۆ ئەدەن بە عەرزا و لە حەلەبەکە ئەتکەنە دەرەوە دەستی ئەو بەرزەکەنەوەڵەن ئافرین و جات دەهۆڵ زۆڕنای بۆ لێدەن وەکو بۆ جەناڵ تاڵەبانی لێدرێ وەڵا ئافرین سیاسەت مەداری کورد تۆ شکستت خواردووە بەڵام تۆ نەبەزیوی. ئەنجا لە دوای ئەم قۆناغە هەمومان هەستمان پێ کرد ئەلمانیەتی کوردی هاتۆتە سەر خودی ئیسلامە کە عەزیزانی من دوای گرتنی ئەو هەموو مسلمانە عەزیزەی کە ئێستا لە زیندانەکانی ئەوانە کە هەیە 11 ساڵی تیا 11 ساڵە بەبێ حکمدان بەبێ ئەوەی کە حکم درابێ وەوتیشم کاگوەلی زاخۆلی کە 10 ساڵ و 7 مانگە تایەتی 10 ساڵ و 7 مانگ. ئەلمانیەتی کوردی محاولەی ئەوە ئەکا کۆمەڵە سلوکیات هەیە ڕەواجی پێ بدە لە تەلەڤیزیۆنە لە جامیعاتە لە مەرکەزی شەبابە وەکوهی حیزبی بەعز وردە وردەوای لێکردو خەڵکانێکیش لە پشت ئەمانەوەن هەمووی ئەهلی خبرن ئەیانەوێ ئەو شتانەی نەگۆڕن لە دینەکەیە قەداسەتیان نەمێن پیرۆزیان پێوە نەمێن بۆ ئەوەی وای لێبێ کە دیندارێتی بە جێژ و حۆلی بدرێتە قەڵم یعنی کەوتیان یەکێ دیندارێ بڵێن بەخوا جێ لەم سەردەمەیە کورە خۆی فەوتانوە تۆ تەماشاک خۆی پێچاوەتەوە لە یاپراخە تۆ تەماشاکە هەبرا و گەنجە جوان و تۆرە ڕیشی هێشتۆتەوە خوای زانەسە کێچ و ئەسپێیکی تیای مع العلم ئەمە ڕۆژی 5 نوێژە شووی لە هەموو کەس پاکترین بنی پێمان لە ناوچەوانی ئەوان پاکترە چکەوان هەر پشی لە شوێریەکەن حتا بەیانیان کە لە خەوەڵەسن پشی لە شوێریەکەن ئێمە بنی پێمان لەوان پاکترە دوای مە غوسڵ دەرەکەی هەر نەبێنە بێجارێ مە غوسڵی جومعە شەر دەرەکەی ئەیانەوێ وا بکەن خوتەیەکی نوێ بێنە پێشەوە کۆنە خۆی خوتەکە بەس لە وڵاتی ئێمە نوێ و 7 ساڵەیە لە سەری ڕۆن پێوترێ وشکردنەوەی سەرچاوی دیندارێتی وشکردنەوەی سەرچاوی دیندارەتی بە چییە؟ یەکەم شت بە یاسایە خۆیان کەوتونەتە سەر یاسا بە کەیفی خۆیان قانون دەرەکەن وەکو یاسای تیرۆر کە پەرلەمانی کوردستان بە ناخێری گیانی دەری کردووە باز لە تیرۆرەکە باز لە TNT و C4ەکە کەچی باز لە تەکفیری ژەکا لەگەڵێ یعنی تەکفیر کە شتێکی اعتقادیە تەکفیر کە شتێکی هەڵوێستێکی شەرعیە کە قەناعەتبوونە بە ئەدیلەی شەرعی ڕاست دوێیان چەوت بەرامبەرەکە توانێ مناقەشەی کاتەوە نەک بیخاتە ڕیزی TNT و C4 ئەمە یەکەمین شتێک جارە هاتووە بە یاسا وای کردووە کە تەدەیونەکە بخاتە کەنارەوە بیخاتە ناو زەک ئەنجا مەلاکانی دەرکردو دەیان مەلای پیاوی چاچی وەکو مەلا شێرزاد و فڵان و فیسارێک هەمووی خستونەتە کەنارە ئەنجا داعیەکان ئەوانەی کە توانایان هەیە و دەسەڵاتێکیانەیە هەمووی پاڵ پێوە ناون ئەوانە کە زۆریان حیزب بە خێویانەکە حیزبەکانیان ئەجینا پارتی وێچێتی ئەوانەی وا لێ ئەکرد کە بمرن لە برس ئەنجا وای کردووە کە ئەوەی متەدەینە بە دوژمن بناسێنرێ ئەمە زۆر خەتەرە برایانی بەڕێز ئەمە نقطەیەکی زۆر جەوهەریە لە تونس و تاجیکستان زۆر ئەمە ڕووی داوە ئەوە لە کوردستانی ئێمە شاوە ئەو کەسەی کە متەدەینە ئەگیرێ
لەبەرەوەی عمقێکە بۆ ئێمە پشتیوانێکە بۆ ئێمە بۆ ئەوەی ئەوان دژایەتی خودی دیندارێتیەکە بکەن. ئەوەش طبعا نقطەیەکی زۆر جەوهریە کە دەوڵەت بە ئیدارەی دەوڵەتی خۆی و طبعا لێرە ئەو دوو حیزبە تاغوتیان دژی هەموو تەوەجوهێکی سیاسی ئیسلامین بەڵێ بەڵام دژی تەدەیونەکەشن دژی مزگەوتن. ئێوە ئاگاتان لێبوو لە زمانی ئەو کافرە مرتەدەی ئەم محەممەدی شاکلی چی لەو مزگەوتانە کرا چی لەو مەلایەنە کرا ئەنجا ئاگدارن چۆنێکێکی وەکو مەروان نەقشبەندیەکی ملحید و بێدین کە لە دەستگای زانیاریەوە هاتووە چۆن ئەو دینە و متەدەینەکان و ڕموزی دینەکەی خستۆتە کەنارەوە. ئەمە بۆ خۆی بەرهەڵستیکردنێکی خودی تەدەیونەکەی بۆ ئەوەی وای لێبێ لەلایەکەوە دیندارێتی بە سوکایەتی تەماشا بکرێت دووهەم دیندارێتی بە تۆمەت تەماشا بکرێت. ئەو کەسەی ئیستیعدادی هەبێ ببێ بە دیندار چەند جار متەڕەدد بێ و بزانێ ئەرێ دیندارێتەکەی بزانن نەزان بەخوا ترسم بمگرن کوڕەوە بزانن تیرۆریستم و بزان لەگەڵ ئەوانم بەخوا من کاکەن ئەرەوەی دیندارێکم بەس هەون حەقم بەسەر ئیسلامی سیاسیەوە نیە ئەوە نیە زۆر جار لە پاڵتۆکایی بیستی کابرا دەست بەرزەکاتەوە دوایی پێش هەموو شتێجارە تەبەڕا لە تۆکە هەڵە کاکە وەڵام من بۆ خۆم ئیسلامی سیاسی نیم و زۆریشم ڕق لە ئیسلامی سیاسیە درۆژەکە چکە گەر نوێژەکە و دیندارە و خۆی هەر حەزەکە ئیسلام سەر بکەوێت. لەبەرەوە ئەو بە تەکید بۆ خۆی حەز لە سەرخستنی دینەکەکە بەڵام لە تاوە جارە بەم شێوەی هاواری لێ هەڵست. یەکێکی کە لەو نقطانە ئەوەیە کە ئەو تەدەیونە ئەو دیندارێتیە کە هەیە لەگەڵ ئەوەشا محارەبە ئەکرێ محاوەرەی ئەوە ئەکەن بڕیدەن لە لادێ وای پێوترە کە ئاگرێکەکەوێتەوەڵەن لەو لاو بڕیدە بۆی ئاگرەکە هەمووی نەتەنێتەوە یان جۆگەلەیەکە دێراوێکە ئاوێکە شتێکی وایە چەمێکڵەن بڕیدەیە بڕیدە لەو لاو بۆی بچێتە سەر شوێنێکی تر و نێتەوە بەملاترەوە. لەبەرەوە پارتی وێچێتی محاولەی ئەویان کردوتە سەڵاتی سیاسی ئەم جارە دیندارەکان بردن لەو لاوە بۆ ئەوەی نێنە سەر ئیسلامە سیاسیەکە بە دەردی خۆیان ئەڵێ. ئەمەش بۆ خۆیان نقطەیەکی جەوهەریە کە ئەبێ ئاگامان لەوەش هەبێ کە دیندارێتی میلەتەکەش ئەگەر زەعیف کرا بۆ ئێمە زەرەرێکی زۆر گەورێ. ئەگەر خوا نەخواستە ئەوان سەرکەوتن ئەوە لە ئەفکارە سەر نەکەوتن بە فەزلی خوای گەورە فکری منحریفی ئیشتراکیان کۆمۆنیستیان لیبرالیان هەرچی شتێکیان وەکو ئەفکار هێنایە پێشەوە نەیانتوانی مواجهەی ئیسلامەکەمان بکات و چکە بە فەزلی خوای پەروەردگار ئێمە لە ئەوروپاوە مواجهەی مفەکرەکانی ئەوروپاکەینەوە ئەو داماوانە چین پارتی وێچێتی و بولبولە قوڕەکانیان لەسەر و قادر نەمەلا بەختیار جورئەتی ئەوان نییە بێنە سەر تەحەدایەکی وەکو بەکرکاروانی بکەن چ جای ئەفکاری تر و مفەکرینی تیشتر کە لەو ئیسلامەیە لەبەرەوە ئەمە فەزلی خوای پەروەردگارە یەکەم ئەوان لە عالەمی فکرە هیچیان پێ نییە دژایەتی ئێمەی تیا بکەنەوە بەڵام ئەوان بە سواری دەبابە بەو چەک بەشانی کە پێیانە ئەو جەلادانەی کە لەگەڵیانان حیزەران وەشێنیان کە لەگەڵە ئەوانە حکمی ئینزیباتی عەسکەریەکەن وەکو بەعەز. بەڵام ئەگەر هاتوو خوا نەخواستە ئەوان لە ڕووی ئەخلاقیەکەوە لە خۆتۆ بەرنامەجیانە سەرکەوتوو بوون لەوەی کە دیندارەکان لە ئێمە جوداکەنەوە ئەوە زەرەرێکی گەورە بە ئێماکە و لە لایەکی تریشەوە دیسان ڕوحی دیندارێتیەکە زەعیفەکەنەوە بە قەزەیەکی ئەخلاقی شراب خواردن و زیناکردن و زینا و فاحیشەیەکە لە ناو کەس و کار و خزمەکانیشانە بڵاوە بێتەوە وردە وردە دیفاعی لێکەنەوە بە قانونەکە ناڵن کەس کەس بکوژ بە ناوی ئەوەی کە غەسل العار و کوشتنی ئافرەت بە سەبەبی شەرەف نابێ لە ناوە بمێنێ وای کردو بەرەڵاییەکی زۆر زۆر دروست ببێەوە ئافرەتانێکی زۆر زۆریش لەو بەینا بڕن بۆ مەرکەزی ژنان کە حیزبەکان سەرپەرشتیاریەکەن لەلایەکەوە سەیریکەن بە یاسا تۆی گرتو جارە سەربازی و ئەمنی تۆی شێلاوە و کوشتوتی لەلایەکی ترەوە بە یاسا ڕێگای گرتووی لەلایەکی ترەوە سەرچاوەی دیندارێتیەکەی تۆی وشک کردوتە اینجا دیندارەکانی لە تۆ دابڕیوە ئەوان ئاڕاستە ئەکاتەوە کێشە ئەخلاقیەکانی هێناوەتە پێشەوە شیرازەی کۆمەڵگەکەی پساندووە وای لێ هاتووە بۆ بە بەحرێک لە فەساد کە ئەمەش ئەرچی تۆی دیسان درستی کەیتۆ چونکە تۆ لە ناو
بارودۆخێکی دیندارانەیە ئەتوانی ئەفرادی تر زیاتر پەیوەر دەکەیت تۆ کەچیتە شوێنێکەوە بۆ خۆی بە تەبیعەتی حاڵی خۆی دیندارن ئاسانتر ئەتوانی ئەم بانگەوازە سیاسی و حرەکیان لە ناوە دروستکەی بەڵام ئەگەر هاتوو کابرا لە دینداری کلاسیکێکەش نەمابوون تەبان ئەرچی تۆ دوو ئەوەندە زیاتر زیاد دەکە ئەگەر بێت و ئەوان سەرکەوتوو بن لەوە کە وەکو چۆن لە مەجالە سیاسیەکەیە پێمان ئیسلاح ناکرێن لە مەجالە کۆمەڵایەتێکەشە پێمان ئیسلاح نەکرێ و ڕێگامان نەمێنێ ئێمە سەرەری زۆر گەوراکەین برانی بەڕێز لەبەرەوە نابێ وا بزانین لە کاری ڕەوتەکەمانەوەی منافەسەی یەکگرت و کۆمەڵ و بزوتنەوە و مەدخەلی بکەین و بڕۆینە پێشەوەڵا ئێمەش کورسێشکاوێ وەرگری ئێمە پاراستنی دینەکەمان لەسەر شانە پاراستنی ئوسوڵی دینەکە و بانگەوازی خواییمان لەسەر شانە پاراستنی قیەم و نەریتی کۆمەڵایەتی خۆمان لەسەر شانە هەر وەکو چۆن کە بانگەوازە سیاسیەکەمان لەسەر شانە و سەروەری شەرعمان لەسەر شان ئەبێ پارسەنگێتی لە نێوانی هەمویانە وەکو یەک وەرگری ئێمە ناشە باز لەوە بکەین لەولاو مافی مرۆڤ نەما و لەولا سیاستمان نیە و لەولاو ناهڵن فڵانشت بکەین و بەڵام لەم لاتریشەوە هۆشمان لەوە نەمێنەکە وردە وردە تەدەیونەکەش بۆ خۆی ئەپوچێت لەبەرەوە برانی بەڕێزم کاری سەرەکی ئێمە لە زمانی ئەو بەرنامەی کە دامانناوە بۆ دیسان تکایەکی هەموو هەفتەیەک من ئەم تکایە چوارشەمان تکرارەکەمەوە تکایی برایەنەتان لێەکەم بایەخ بە کۆمەڵکاریەکەی ناو ڕەوتەکە بدەن بایەخ بە کتێبەکان بدەن من بۆ خۆم لە ئەزمموی عمرەوە ئەو کتێبانم کە دیاری کردوون ئەزانم بۆچی ئەو کتێبم اختیار کردو ئەو کتێبەی ترم اختیار نەکرد لەبەرەوە تکام وایە وەرە پێشەوە بکەوەرە ئیشکردن خۆشتم لێمەکە بە چۆخا زۆر جاری تریشم ئەمە تکرار کردوتە یەکێ لە چۆخایەتی ئەوەیە جارە فێر ببی هەربێ و ڕەخنە بگری مەیەوەندە ڕەخنە بگری خۆت ڕابێنە بالعکس بڵێ بە تاکو یەک ساڵ ڕەخنە ناگرم خۆت ڕاگرە تاکو یەک ساڵ ڕەخنە مەگرە بزانە لەم یەک ساڵەیە جارە تۆ چی فێرە بی کەوابوو ئەمە خاڵێکە لە لای خۆت داینێ وا مەزانە هەر تۆ هاتی و بکەویتە ڕەخنەگرتن و هەر پێمان قوبوڵ بێ دووهەم مەتۆقێ خۆت مەتۆقێنە ئەوەندە خۆت مەترسێنە جیاوازی بخەرە نێوانی دیندارێتیەکەت و کارە سیاسیەکەت و هەر وەختێک گرتیانی دەستکە بە چاویانە بڵێ باشە دیندارێتیەکەش ناتوانم بگرم ڕێگایەوەم لێگرن ئێ باشە دیندارێتیەکە چۆنەکە مەگەر لەم دینە تێنەگەم ئەنجا سەیری ئەو بەزینەکەن لە ناو کووردا هەیە عەزیزانی من نمونەیەکتان بیرە خەموو هەمووتانەی بینن ئەوانەی لە ئەڵمانیا و هۆڵەندان ئەوانەی ئەڵمانیا سەیری تورککەن ئەوانەی لە هۆڵەندان سەیری مەغریبیکەن ئەوانەی لە بەریتانیان سەیری بەنگلادیشی و پاکستانیکەن ئەوەی لە دووەلی ئەسکەندناڤین سەیری ئەو قەومانەکەن بە هەمان شێوەکە پاکستانی و تورکیان لەلایە ئەم قەومانەی باسم کردن تۆ نازانی کامیان ئیسلامی کە هەموویان تەدەیونی تۆ نازانی هیچ یەکێ لەم سۆمالیە کە ئەیبینی و تەدەیونی هەیە و لەگەڵ یا ڕەفتارەکەیت و تەدەیونەکەشی زۆر بە جددی گرتووە تۆ نازانی ئەسڵەن لە چ قەبیلەیەکە تۆ هەستی پێ ناکەی لە چ گروپێک کابرای تورک هەروەها کابرای پاکستانی هەروەها چونکە تەدەیونەکەی لە گۆشت و خوێن و ئێسقان و هەست و هۆشیایەتی کەچی کوردێکی داماوی ترسنۆک لە ترسی ئەوەی نەڵێن ئیسلامی سیاسیە ڕیشی بۆ سەرەوە تاشیوە و سەری حەفر کردو و جێلی لێداوە و پانتۆڵێکی لە ئوسلوبی ئەمان لە پێ کردووە و هاتۆتە پێشەوە بۆی کەس نەزانێ ئەمە دیندار ئەم فاسڵە بگەڕێن ڕەوتەوانی ئێمە پێویستە ئازابێ بڵێ بابە دیندارێتیەکە هەوایە ئاوە خۆراکە ئێمە دیندارێتیەکە خۆراکی ڕۆحمانە لەبەرە پێویستە ئەوکو پیا و پارێزگاری لێ بکەین لەبەرەوە هیوادارم هەموو ڕەوتەوانێکی ئازا و بەجەر خۆی نەترسێنێ ڕبابە دیندارم بەڕووی کامەی زۆر دوژمنە و جەلادە بڵی دیندارەتی خۆمەگرم من تۆ نابەمەوە بۆی خوا بدۆڕێن دنیا نابەمەوە بۆی قیامەت بدۆڕێن لەبەرەوە ئەمە خاڵێکی موهیمە ڕەحمەتی خواتانی نقطەی بیرخستنەوەیکی تر لەوە ئەوەندە بۆڵە بۆڵ خوتە خوتمان بەسەرا مەکە
تکاکەم خۆت ڕاگرە تاکو ئەم دوو مەرحەلەمان لەگەڵە بڕی هاودین بە هاوبیر بە دوای گوێ لێگرین ئێستاش بەڵام ئەگەر بێت تو یەکێکی وەکو من کە مەنهەجەکەی نووسیوە گوێ لە یەک و ئەحادی ئێوە بگرمەوە یەکێ لە بەریتانیا اقتراحەکاڵێ ئەو کتێبە لابن کتێبێکی محەممەد بن عەبدولوەهاب دانن یەکێکی کاڵێ و کتێبە دانن لابنەوەی سیرە وە چێوە لە کورتە ئەو کتێبە دانن گوڵاوی سەرمۆر هی مبارەک فوری لەبەرەوە یەکەم بووە لە عالم یەکێکی کاڵێ ئەو کتێبی فەرمودەیە لابن کاکە بۆ ئەربعینی نەوەوی دانان یەکێکی کاڵێ ئەو کتێبە فکرێت چێدا لاتان بردو بۆ کتێبێکی تری فڵان کەس دانان و هەروەها باش ئەگەر من بە قسەی ئێوە بکەم چەند جارە بێ ئەم کتێبانە بگۆڕ ئەگەر هەمووشمان بین بە یەکێک لە ئێوە بڵێن کتێبەکان بنووسە بە هەمان شێوە هەر بێت تەسلیم بە ڕێیەکەی ببی بۆیە تکاکەم نەخۆت بترسێنە ناوەندە ڕەخنە بگرە نەوەنە بۆڵە بۆڵ خوتە خوتیش بکە زۆر ئازاژ بە بۆ ئەوەی بتوانی دیندارێتیەکە هەوێت بێ دیندارێتیەکە بپارێز هەڵبەتە ئەم قسەیەم بۆ ئەو کەسانەیە کە لە دەرەوەی کوردستانەژی ئێمە هەتا 2011 قسە بۆ کوردستان ناکەین پەیوەندیشمان بە کوردستانەوە نییە تەنزیماتیشمان لەوێ نییە هیچ کەسێکیش لەوێ تەوجیه ناکەین کە تەوجیهیشمان کرد بە ئاشکرایکەین ئەگەر چی 10,000 کەسی لەسەر بگیرێ بەڵام ئێمە ئێستا هیچ جۆرە پەیوەندیەکمان لەگەڵ کوردستانە نییە و هیچ کەسێکیش لەوێ تەوجیه ناکەین هیچ کەسێکیش تەنزیممان نییە لەبەر کەس لەوێ کەس هەڵ نەخەڵەتێنێ بڵێ وەڵام من تەلەفۆنم لەگەڵ مامۆستاکرێک کار هەیە و کاکە ئەوەڵە من ناڵێم وا بکەن وا بکەن چکە من بە سەریحی و بە عەلەنی و بە ئاشکرایە تەلەفۆنم هەشکاڵ خەڵک تەلەفۆنە کات بەڵام من بە خەڵکی ناڵم چۆن تەنزیمە بەی بەڕێوە لەوێ تا 2011 هیچ شتێک بە کوردستان ناڵێم کاش لەم کوردستان و بەسم باشووری کوردستانە بۆ ڕۆژهەڵاتیش هیچ ناڵێم بۆ ڕۆژهەڵات جارە ماوێتی بەڵام بە تەکید هەمومان هاوسۆز و هاوبیری یەکترین لەبەرەوەی هەمومان دیندارین ئەمما ئەوەی کە ئێستا پێمان موهیمە زەمینە فکرێکەیە ئێمە حەقمان نییە کابرا لەوانەیە کۆمەڵە یەکگرتووە بزوتنەوەیە سەربەخۆیەکە معجبە بێ بەم ئەفکارانەی ئێمە یا بڕوای بە شخصێتی ئێمە ئەبێ و بە دیندارەتی ئێمە ئەبێ یا بە دیدوکێ ڕوانینمانە بێ لە دوورەوە تەئیدمانەکە برایەتی خۆشمانە لەگەڵی پارێزین لەگەڵ ئەویش و لەگەڵ خەڵکی تریژە پارێزین بەڵام تەوجیهی ناکەین ئێستا چونکە ئێمە حیزب تەشکیل ناکەین هەتاوەکو بڵێن خەڵکی نەوەرنەوە حیزبێکمەوە تەشکیل کردو وەرنە ناوی ئیستیمارە پڕکەن ئێمە ئەمەمان ناوێ ئێمە زەمینەیەکی فکریە ئەمانەوە لەم زەمینە فکریەوە دیندارێتیەکە لە کوردستانە ڕاستکەینەوە ئەو شکستە عەسکەریەی خواردومانە شکستی سیاسی بەدوایەتەوە شکستی فکری بەدوایەتەوە یەکێک لە شکستە فکرەکان چۆنیەتی تێگەیشتنە لە خودی ئیسلام ئێمە ئەگەر لێگەڕین هەریەکە بە کەیفی خۆی تێگەیشتنێک بۆ ئیسلام دابنێ بەکردکاروانی بمان خاتە نێوانی دوو مۆدێلی دیموکراسیەوە بڵێ نابێ ئیلا بەیەکێکیان هەڵبژێرین با بەخۆ هێتلەریش ئێمە وای دروست نەکردو هێتلەریش وای نەکردو بڵێ ئەتان خەمە نێوانی دوو دیموکراسیەوە ئەم فەهمە سەقەتەی یەکگرتوو ئەو فەهمە سەقەتەی مەدخەلی کە عەم کردەوەی لە پێناسەی ئیمانە دەرهێناوە ئەو ئێرانیزمەی کۆمەڵ کەوامان لێەکە بنەمای دینی خۆمان واز لێبێنین مامانە هەمووی شکستێکی گەورن لە دوای شکستە عەسکەریەکە هاتوون لەبەرەوە هەر ئەوە نییە شکستە کە وابزانین ئەگەر 100 چەکدارمان هەبوو هەمووی ڕاستەکەینەوە عەزیزانی من یەقینتان هەبێ ئەم زەمینە فکرەی گرتومانە لەوە ڕاست بێت ئێمە مادە و کەرەستەکەمان هەیە چونکە ئێمە کۆشکێکی گەورەمان بینا کردبوو لە 92 بۆ 2002 ئەم خەتە سەلەفیە جیهادی عەقائیدی ئوسولیە لە کوردستانە خاوەنی زەمینە و قەراری خۆی بووە بەڵام وەختێک کۆشکەکەمان ڕووخاوە وێران بووە هەندێک بەردمان تەواو شکست بووە شکاوە ئەوەی نەماوە بەڵام هەندێک بلۆک و بەردی ترمان بە ساغی ماون
ئەبێ بیناکە سەر لە نوێ بیناکەین ئەبێ تەسمیمێکی تر دروستکەین ئەبێ خەریتەیەکی وا بێنینەوە کە لەگەڵ سەردەمانی نوێمانە بگونج لەبەرەوە تکا کەم عەزیزانی من بایەخ بەڕەوتەکە بدەن وعی خۆتان زیاد کەن لەسەری کتێبەکان بە فەزلی خوای پەروەردگار ئێستا دوو کتێبی تریش بەرهەم هاتووە ئەم هەفتەیە کتێبی شایەتمانەکەشتان پێگا و کتێبی ئادابی کۆمەڵایەتی نووسینی نەوا سەعید خستومەتە شوێنی ڕەوشت لە ڕوانگەی باوەڕەوە لەبەرەوە ڕەوشت لە ڕوانگەی باوەڕە زۆر قورس بوو بۆ هەرچی کەسێک کە بە دەرسیش بۆم شەرحە کردەوە زۆریشم ئاسانکاری تیا کردەوە بەڵام هەر قورس بوو لەبەرەوە بڕیارماندا ئەو کتێبە چاپ بکەینەوە یا بۆمان چاپەکەنەوە یعنی بیخەینە شوێنی ئەو کتێبی شایەتمانەکەش بە فەزلی خوای پەروەردگار 1000 نسخەمان بۆ ئەوروپا چاپ کردوتەوە لە میسر لەبەرەوە ضروریە عفوا ضروری ئەم مەجموعە کتێبانەی کە هەمووی بە 1000 نسخە کەوتۆتەوە بەردەستمان و زیاتر لەبەردەمی هەمووتانە هەبێ هەمووتان هەتان بێ لە ماڵەوە ضروری شەگوێی لێ بگرن لە شریتەکان گوێ لە دەرسەکان بگرن و هەروە کتێبەکانی بخوێنەوە بۆ ئەوی سەقافەتمان ببێت شێوازی کارکردنمان ئەمە طبعا هەمووی بەرنامەکەیە کە باسی یەکەم کۆمەڵکاریەکەش یا هەروە بزاوت و هەڵوێستەکانیش طبعا هەر جارە خانەیەک یەکێ لە دەرسەکان پێویستە باسکێن خوای گەورە ئێمە شوێ سەلامەت و سەرکەوتوو کابمان کە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت ئێمە لەگەڵ دینەکەتین خوایە لەگەڵمان بە خوایە بە مەعیەتی خۆت بە لوتفی خۆت بە ڕەحمەتی خۆت بە چاوی خۆت ئاگدارمان کە یا ڕەبی خوایە مەلائیکەتمان بۆ دیاری کە ڕێڕاستمان نیشاندا یا ڕەبی خوایە پشتمان بگرە و هیدایەتمان بدە و هێز و بازومان ئەوەندە بدەرێ بتوانین ئەم پەیامەی تۆ هەڵگرین یا ڕەبی خوایە ئاڵاتە دەرز و شەکاوە ڕائەگرین خوایە تۆش سەرمان بەرز ڕاگرە یا ڕەبی خوایە پشوو درێژین پشوو درێژترمان کە خوایە بمان کە بە ئەداتی قەدەری خۆت ئەو شتەمان پێ تەحقیق کە کە خۆت مەبەستە بۆ دنیا قیامەتی خۆشمان بێ بە چاوڕوونی و سەربەرزیمان أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك